نرمد خوشكم براني اشرفيا شيخ مقصود ايه ما مطلوب كان لقى ودين ايه ما الرحمه في داواكين امر جانا خوشكم براكان للرشالات ولا روش اوال جيخ الرشيد كشتنو روبروبونوي تشري هذا كان سواي ايران سوپای سووریادان ئێمە ئیشنان کە بڕوامان بە فکری ئازادی خوازی و ڕزگاری گەلەکەمان هەیە پشگیری و هاوسۆزی لە هاوزمان و هاوڵاتیانی خۆمان دەکەین بەگشتی دش بە هەموو دیاردەیەکی کوشتن و سەرکوتکردن و پێشێلکردنی هەموو مافێکی مرۆڤین ئیتر ئەو پێشێلکردنە لە ڕووی سیاسیەوە بەیان ئابوووریەوە بەیان کۆمەڵایەتیەوە ماوەی هەفتەیەکە لە بەگشتی لە ئێران و لە سووریا هاوڵاتیانی ئێمە لە ژێر زەبری توندوتیژی هەردوو ڕژێمی سووریا و ئێرانتان ئەویش بەهۆی ئەو ناکۆکێنێ و دەوڵەتەی کە دەوری ئەو دەوڵەتانەی ناوە ناچارن کە هێز و زەبر و زەنگی خۆیان بەسەر هاوڵاتیانی ئێمە لەو دوو شوێنە بەتاڵەکەنەوە لە کاتێکدا ژنان و هاوڵاتیانی ئێمە لەو دوو شوێنە داوای مافی خۆیانەکەن لەوە زیاتر داوای جێتریان نەکردووە بەڵام بەداخەوە لەلایەن ئەو دوو ڕژێمەوە زۆر بە توندی ڕوبەڕووی داخوازیەکانیان بنەوە ئێمە لێرە ئەمانێ باس لە ڕۆڵی ژنان بکەین لە هەردوو پارچەی کوردستان لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا ژنان ڕۆڵی بەچاو و کاریگەریان بینیوە لە خۆپیشاندانەکان لە ڕۆژهەڵات و لە خەباتی بەرخودان لە ڕۆژئاوا تاکو ئێستا ژمارەیەکی زۆر لە ژنانی چالاکوان لە ژنانی ئازادی خواز لە هەردوو پارچەی کوردستان زۆڵم و زۆری هەردوو داگیرکەرانان بۆیە ئێمە وەکو پلاتفۆرمی ژنانی کورد لە باشوور پشگیری لە هاوخەبات و هاوزمان و هاوڕەگەزەکانی خۆمانەکەین لە هەردوو پارچەی کوردستان و بە توندی محکومی ئەو توندوتیژیانەکەین کە لە هەردوو پارچەی کوردستان بەرامبەر هەم هاوڵاتیان هەم بە بەرامبەر بە ژنانەکرێ دیارۆک ئاگادارن لە ڕۆژهەڵات تەنانەتێکی قورسیش لە ناوچە کوردیەکان بەکار هاتووە کە بەداخەوە ئەمە لە عورفی نێودەوڵەتیان ڕێگە پێدراو نیە و قەدەغە کراوە بۆیە ئێمە ئێستا لەپاڵ دەنگی خۆمان بۆ خۆرئاوە دەنگمانە خەینە پاڵ هاوڵاتیان و هاوزمانەکانمان لە ڕۆژهەڵات و پشگیری خەبات و خۆپیشاندانەکانی ئەوانی ژەکەین بە ناوی ژنانی پلاتفۆرمی باشووری کوردستان دش بە هەموو داگیرکاری و پێشیلکاریەکین ئێمە لەگەڵ دەنگێکی ئازادین کە دش بە داگیرکاری و زەوتکردنی مافی نەتەوەکەمانەوەستینەوە لە هەموو پارچەکانی کوردستان دوای کەوتنی ڕژێمی ئەسەد هاتنی جۆلانی و گروپە چەکدارەکانی بۆ دەسەڵات لە دیمەشق دەسەڵاتی خۆسەری لە ڕۆژاوا بەردەوام چەختیان لە پێکەوە ژیان و سووریایەکی ناناوەندی و سەلماندنی ناسنامەی کورد و پێکهاتەنەتەوەی و ئاینە جیاوازەکانی تر کردوتەوە لەو پێناوەشدا بەردەوام لە گفتوگۆدا بوون ڕێککەوتنەکانی دەی ئازار و یەکی نیسانی ساڵی 2025 نمونەی ئەم ڕاستیان بەڵام دەسەڵاتەکەی جۆلانی بەهاندان و دەستێوەردانی ڕاستەوخۆی دەوڵەتی تورکیا بەردەوام و هێندەی بۆی کراوە ئاستەنجی بۆ ڕێککەوتن و پرسی بەیەکەوە ژیان لە سووریا دروست کردووە لە ئێستادا و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە پیلانێکی ناوچەی و لە ڕێگەی گروپە چەکدارەکانی جۆلانیەوە هێرش و پەلاماری سەربازیان بۆ سەر هەردوو گەڕەکی کوردنشینی ئەشرەفیە و شێخ مەقسوود دەست پێ کردووە لەو هێرشانەدا بەبێ لە بەرچاوگرتنی هیچ بنەمایەکی یاسای نێودەوڵەتی مرۆیی و ئەخلاقی خەڵکی مەدەنی بە ئامانج دەگیرێت و سوکایەتی و تاوانی جەنگ ئەنجام دەدرێت لێرەدا ئێمە ئەندامانی کۆمەڵی پێشمەرگە دێنەکانی کوردستان سەرەڕای زۆری بەتوندی سەرکۆنەکردنی ئەم لەشکرکێشیە داواکارین دەست بەجێ ئەم هێرشە ناڕەوا درندانە ڕابگیرێت کە لەلایەن گروپە چەکدارەکانی سوپای سووریا و لە جیاتی شەڕ و شۆڕە هەردوو گلا بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و دیالۆگ بە مەبەستی جێبەجێکردنی خاڵەکانی ڕێکەوتنی نێوان مەزلوم ئەبدی و ئەحمەدی
شەرع داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی هاوپەیمانان و حکوومەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستان دەکەین کە هەوڵەکانیان بەگەڕ بخەن بۆ ڕاگررتنی ئەو لەشکر کێشیە و هانی سەرۆکایەتی سووریا بدەن بە گفتوگۆ و دیالۆگ کێشەکان لەگەڵ سەرکردایەتی ڕۆژ ئاوای کوردستان چارەسەر بکەن. و خەڵکی سڤیل دەگرێ گول لە بارانی دەکا، خەڵکی مەدەنی دەگرێ، خەڵکی پزیشک دەگرێ گول لە بارانی دەکا. ئەم هێرشانە دوای ئەو دانووسانانە دێت کە تایبەت بوون بە تێکەڵاوکردنی هێزەکانی سووریا دیموکرات لەگەڵ سوپای سووریا کە لە ڕۆژی 1 نیسانی 2025 ئەنجام درراوە و هێزەکانی سووریا دیموکرات بە شێوەیەکی زۆر جددیانە لەو پرسیان ڕوانی، بەڵام هێزەکانی ئەحمەد شەرع و حکوومەتی کاتی سووریا بە هەمان ئەقڵیەتی ڕژێمی لە ناوچووی ئەسەد بیر دەکەنەوە، هەر بۆیە بە دەستێوەردانی ئیقلیمی نایەنەوێ ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکەن. کول لە ڕابردوودا سەری بۆ دوژمنەکان بۆ داعشدانە نەواندووە، هەرگیز ناتوانێت سەر بۆ کۆمەڵێک ڕێکخراوی تیرۆریستی سەر بۆ دەسەڵاتی کاتی شام دانەوێنێت. لەو دەمەوەی کە دەسەڵاتی دیمەشق ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی خۆی پتەو دەکات و تیشتیت دەبێت لە بەرامبەر عەرەبی عەلەوی دروزەکان مەسیحەکان و ئێستاش ئەوێت جینۆسایدی گەلەکەمان بکات. بەداخەوە لەبەر بەرژەوەندی سیاسی پشتگیری ئەم ڕژێمە دەکرێت و شاو دەپۆشرێت لە ئاست ئەو هێرش و پەلامار و جینۆساودانەی کە لەسەر گەلەکەمان هەیە. زۆر جێ خۆشحاڵیە چکە ئەگەر لە هەر پارچەیەکی کوردستانە گەلی کورد ڕوبەڕووی هێرشێک ئەبێتەوە، جارێکی تر ئەوەمان بۆ دەرەکەوێت کە گەلی کورد لە هەر شوێنێکە بێ دوو ئەوەنەی جاران زیاتر یەکگرتووە بێت و بە دژی داگیرکەرانە ئەچێتەوە و ئەو بەرخۆدانی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان ئەکرێ و ئەو سەرهەڵدانانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەکرێ گەلی باشووری کوردستانیش تەبعەن زۆر پشتگیریان بوونە ئەمڕۆ لە هەولێر لە سلێمانی لە هەموو شارەکانی کوردستان ئەوەمان بۆ دەرکەوت کە گەلی کورد لە هەر شوێنێک بێ کاتێک کە داگیرکرد زیاتر بەرەنگاری گەلی کورد ئەبێتەوە، گەلی کورد و ئەوەنەی جاران یەکگرتوو ئەبێت و دەنگی خۆی یەک ئەخات و بەرەنگاری دوژمنە بێتەوە. ئەوەنەی بە ئێمە بکرێ لێرەوە پشتیوانی ئەوانی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان و گەلی ئێرەش گەنجانی باشووری کوردستان و ژنانی گەنج هەمویان بە مۆڕاڵێکی زۆر بەرزەوە بەشداری چالاکیەکان ئەکەنەوە یەکگرتووی خۆیان دەرەوە. ئەمڕۆ وەکو ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی و مرۆیی و ئەخلاقی ئێمە لە شاری سلێمانی ئەم کردبوونەوەیان ئەنجام داوە و لە تەواوی هەرێمی کوردستان بۆ پاڵپشتی لە ڕۆژئاوای کوردستان لە بەرامبەر بەو کۆمەڵکوژی و کوشتن و بوڕین و ناحەقی و نادەدوەری کە دەسەڵاتی شەرع بەرامبەر ڕۆژئاوای کوردستان کردوێتی و داگیرکەران و ناحەزان و بەرژەوەندی خوازان ئەنجامی ئەدەن. ئەمە دژی ناسنامەی گەلی کوردە، دژی قڕکردنی نەتەوەیەکە کە بە درێژایی مێژوو خەباتی کردو بۆ بەدەستهێنانی مافەکانیان. حکوومەتی شەرع ڕێکەوتنامەی پار لە بانگی ئازارا واژۆ کرد لەگەڵ مەزلوم عەبدیە، بەڵام مەزلوم عەبدی لە ڕێکەوتنامەکەیە واژووی ئیمزای ئاشتی و پێکەوەژیان و یەکتر قبوڵکردن و خۆشگوزەرانی بۆ تەواوی خەڵکی جەماوەری سووریا، بەڵام شەرع نەک لە ڕێکەوتنامەکە پاشگەز بووە بەڵکو بە شەڕ و بە جەنگ وەڵامی هاوڵاتیانی کوردی دایەوە کە ئەمە ناحەقیەکە بەرامبەر گەلی کورد و پێویستە لێی بێدەنگ نەبین.